ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە پێویستی هاوپەیمانی هێزە چەپ و سۆسیالیستەکان لە کوردستان. کۆمەڵگەی ئێران لە یەکێک لە قەیراناویترین قۆناغەکانی مێژووی هاوچەرخی خۆیدایە. سێزدە ڕۆژە شەڕێکی وێرانکەر بەردەوامە. لە ڕۆژەکانی سەرەتادا ئامانجی هەردوولا زیاتر سەربازی بوو، بەڵام ئێستا مەودای شەڕەکە فراوانتر بووە. ژێرخانە ئابووری و خزمەتگوزاریەکانیش دەکرێنە ئامانج، ئاو کارەبا، گواستنەوە، خزمەتگوزاریە تەندروستیەکان و پێداویستیە سەرەتایەکانی دیکەی خەڵک لەژێر هەڕەشەدان. ئەمە ژواتە شەڕ زیاتر لە پێشوو ڕاستەوخۆ بنەماکانی ژیانی خەڵکی کردووەتە ئامانج. لە ئەوە بارودۆخێکدا کوردستانی ئێران پێگەیەکی تایبەتی هەیە. کوردستان تەنیا ناوچەیەکی جوگرافی نییە، بەڵکو کۆمەڵگایەکی سیاسی زیندووە، کۆمەڵگەیەکی خاوەن پێشینە و یادەوەری مێژوویی، ئەزموونی خەبات و حزوری چالاکانی حیزبە سیاسیەکان. هەر بۆیە دەکرێت بوترێ کوردستان کۆمەڵگەیەکی حیزبیە. حیزبەکان تەنیا ڕێکخراوی سیاسی نین، بەڵکو بەشێکن لە پێکهاتەی کۆمەڵایەتی، کاریگەریان لەسەر ڕای گشتی هەیە، لە ڕووداوە گرنگەکاندا ڕۆڵ دەگەڕن و لە کاتە هەستیار و قەیراناویەکاندا کار دەکەنە سەر ئاراستەی کۆمەڵگە. یەکێک لە هەڵەباوەکان ئەوەیە کە کوردستان تەنیا لە گۆشەنیگای پرسی نەتەوایەتی یان تەنیا لە ڕوانگەی ململانی حیزبیەکانەوە چاوی لێ بکرێت. ئەمە تێڕوانینێکی تەواو نییە. کوردستان وەک هەر کۆمەڵگەیەکی دیکە کۆمەڵگەیەکی چینایەتیە. بارژەوەندی کۆمەڵایەتی جۆرا و جۆری تێدایە و ڕەوتی سیاسی جیاواز بوونیان هەیە. ویست و داواکاری کرێکاران، معەلیمان، ژنان، گەنجان، بێکاران و زەحمەتکێشان ناتوانرێت تەنیا لە چوارچێوەی ململانەی نێوان حیزبەکاندا کورد بکرێتەوە. لەم ناوەندەدا چەپ و سۆسیالیزم لە کوردستان ڕەوتێکی پەراوێزی یان تەنیا ڕۆشنبیری نییە. ئەم ڕەوتە بووەتە ڕاستیەکی کۆمەڵایەتی، خاوەن ڕەگ و ڕیشە، خاوەن مێژوویی، خاوەن جێگە و پێگە و لە یادەوەری سیاسی کۆمەڵگادا بوونی هەیە. لە دیاریکردنی ئاسوویەکی دادپەروەرانە بەڕووی خەڵکدا ڕۆڵی هەبووە. لەم نێوەندەدا کۆمەڵە ڕۆڵێکی یەکلاکەرەوەی بینیوە، چ لە قۆناغی سەرەتایەکانی دروستبوونیدا و چ لە ساڵانی دواتردا. کۆمەڵە توانی چەپ لە هەڵوێستێکی تەنیا تیۆریەوە بگۆڕێت بۆ هێزی کۆمەڵایەتی ڕاستەقینە. ئەم ڕاستیە بەجیابوونەوەکان لە ناو نەچووە. ئەمڕۆ بەداخەوە دوو ڕێکخراو بە ناوی کۆمەڵەوە کار دەکەن، هەردووکیشیان خۆیان بە نوێنەری ئەم سونەتە سۆسیالیستیە دەزانن. ئەم دۆخە بێگومان نیشانەی بارودۆخێکی نەخوازراوە، بەڵام نەخوازراو بوونی ئەم دۆخە گۆڕانکاری لە جەوری بابەتەکە یان لە جەوهەری بابەتەکەدا ناکات. جەوهەری بابەتەکە ئەوەیە کە ڕەوتی چەپ و سۆسیالیست لە کوردستان سربەخۆ لە شێوازی ڕێکخراوەیی ئێستایی سەرڕای ئەم پەردەوازەیەش هێشتا هێزێکی ڕاستەقینەی کۆمەڵایەتیە. لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا هەزاران هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیست لە کوردستان چوونەتە دەرەوەی وڵات. لە هەمان کاتدا چەندە هێندەش گەڕاونەتەوە بۆ ناو کۆمەلگا و بەگشتی لەسەر هەمان بەستێنی کۆمەڵایەتی چەپدا ماونەتەوە. زۆرێک لەم کەسانە ئەمڕۆ ئەندامی فەرمی هیچ حیزبێک نین، بەڵام لە ڕووی سیاسیەوە وازیان لە خەت و ڕێبازی خۆیان نەهێناوە. لە ناوەندەکانی کار، لە گەڕک و لە شار و لە گوندەکان، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە کۆڕ و کۆمەڵە مەدەنی و سەنفیەکاندا خەوەن نەفوز و ناسراون، متمانە پێکراون و کاریگەریان لەسەر کەسانی تریش هەیە. ئەم هێزانە هەمان مادەی مرۆیی پێویست بۆ هاوپەیمانیکی بەربڵاو پێک دەهێنن. ئەمە سەرمایەکی کەموێنەیە. زۆرێک لە بزوتنەوە و هاوپەیمانیەکان لە شوێنی دیکە سەرەتا دەبێ هەیکەلێکی ئەوتۆ لە سفرەوە بنیاد بنێن، بەڵام لە کوردستان ئەم هەیکەلە پێشوەختە بوونی هەیە. پەرتەوازەیە بەڵام بوونی حاشە هەڵناگرە. بێدەنگ نییە، تەنیا ناڕێکخراوە. هەر بۆیە بەدەستهێنانی ڕەزامەندی بۆ پێکهێنانی چوارچێوەیەکی هاوبەش لە بنەڕەتدا نابێتە کارێکی ئەستەم بێت. لە ڕووی بەرنامەشەوە خاڵە هاوبەشەکانی نێوان ئەم هێزانە زۆر زیاترن لە جیاوازیەکانیان. بەشێکی بەرچاوی هەڵسوڕاوانی چەپ و سۆسیالیستی کوردستان جەخت لەسەر ئامانجی گەورەکانی وەکو ئازادی، یەکسانی، خۆشگوزەرانی، کۆمەڵایەتی، یەکسانی ژن و پیا و نەهێشتنی ستەمی نەتەوایەتی، مافی ڕێکخراوبوون، دادپەروەری کۆمەڵایەتی و جۆرێک لە دیموکراسی جەماوەری یان شۆڕایی دەکەنەوە. تەنانەت ئەو دوو ڕەوتەی ناوی کۆمەڵایان هەڵگرتووە هێشتا لە هێڵە سەرەکیەکانی بەنامەکانیاندا هاوبەشن. جگە لەوەش زۆرێک لە هەڵسوڕاوانی سربەخۆش لە گوتار و کرداریاندا نوێنەرایەتی هەمان ئاسۆ دەکەن. کەواتە کێشە سەرەکیەکە نەبوونی ئامانجی هاوبەش نییە، بەڵکو نەبوونی پرۆژەیەکی کردەیی هاوبەشە. واتە ئەو شتەی کە ئەم هاوبەشیانە لە ئاستی ئارەزوو یادەوەری و مێژوویەوە
بیگوازنەوە بۆ ئاسی هاوکاری ڕاستەقینە و ڕێکخراو. ئەگەر ئەمە ڕوو نەدات سەرمایەی کۆمەڵایەتی چەپ بە پەرتەوازەی دەمێنێتەوە، هەر بەشێکی بەجیا کار دەکات و لە قۆناغەیەک لاکەرەوەکانیشدا کاریگەریەکی پێویستی نابێت. واقعیت ئەوەیە کە بارودۆخی شەڕ ئەم پێویستەی چەند قات کردووە. شەڕ تەنیا لە نێوان دەوڵەتەکاندا نییە، بەڵکو بەسەر ژیانی خەڵکدا دەڕوخێت. کاتێک ژێرخانە ئابووری و خزمەتگوزاریەکان دەکرێنە ئامانج، یەکەم قوربانیەکان بریتین لە چینی هەژار و خوارەوەی کۆمەلگا. کرێکار، موچەخۆر، ژنی ناوماڵ، منداڵ، بە ساڵاچوو، نەخۆش، بێکار و پەراوێزنشینەکان زیاتر زیانمەند دەبن. لاوە بارودۆخێکدا دروستکردن و بەهێزکردنی جەمسەرێکی چەپ و جەماوەری لە کوردستان بووەتە پێداویستیەکی بەپەلە. ئەگەر هێزە چەپ و سۆسیالیستەکان بە پەرتەوازەی بمێننەوە، مەیدان بۆ ڕەوتەکانی دیکە ئاوەڵاتر دەبێت، بۆ ئەو سیاسەتانەی کە کۆمەلگات تەنیا لە پەنجەرەی ملمەلانی سەربازیەکان یان دەسەڵات خوازیەوە دەبینن، بۆ ئەو ڕوانگەی کە خەڵکیان تەنیا وەکو پاشکۆی بڕیارەکانی سەرەوە دەوێت، بۆ ئەو سیاسەت بە پەلە و سەرکێشانەی کە دەتوانن تێچوویەکی قورس بەسەر کوردستاندا بسەپێنن، بەبێ ئەوەی ئاسۆیەکی ڕوونیان لە پێش بێت. هاوپەیمانی هێزە چەپەکان دەتوانێت دەنگی سربەخۆ دروست بکات، دەنگێک کە هەم دژی شەڕ و وێرانکاری بێت و هەم دژی کۆماری ئیسلامی، دەنگێک کە بەرژەوەندی خەڵکی زەحمەتکێشی کوردستان بخاتە چەق و ناوەندی کارە ئەرکەکانیەوە. ئەمە هەمان ئەو شتەیە کە ئێستا زیاتر لە هەر کاتێکی دیکە پێویستە. بۆ پێکهێنانی وەها هاوپەیمانیەک دەبێ واقیعبین بین. جیاوازیەکان هەن و ناکرێت نکۆڵیان لێ بکرێت، بەڵام لەم قۆناغەدا نابێت تەورەی باسەکان، نابێت بریتی بێت لە ململانێ مێژوویەکان یان جیاوازیە تەنیا تیۆریەکان. گەڕانەوەی بەردەوام بۆ ناکۆکی و ململانێ کۆنەکان نەک هەر یارمەتی یەکگرتووی نادات، بەڵکو بە پێچەوانەشەوە دەتوانێت هێزەکان سەر لە نوێ لە هەمان بازنەی داخراوی ڕابردوودا بەهێڵێتەوە. هاوپەیمانی هێزە چەپەکان دەبێت لەسەر بنەمایەکی پتەودا بمەزرێت. ئەوەی دەبێت بێتە چەقی سەرنجەکان سیاسەت و استراتیژە. ئەوەی کە دۆخەکە چۆن دەبینین، ئەولەویەتەکانمان چین بە هەبوونی خاڵی هەوبەش لە ئامانجە گشتیەکاندا دەکرێت لەسەر تاکتیک و استراتیژی گفتوگۆ بکرێت. دەبێت لەم بارودۆخە دیاریکراوەی ئێستادا لەسەر چۆنیەتی وەدیهێنانی ئەو ئەولەویەتانە جەخت بکرێتەوە. ئەگەر لەسەر ئەم پرسیارانە گفتوگۆیەکی جدی و بەرپرسیارانە بکرێت، ئەگەری گەیشتن بە لێک تێگەیشتن زۆر زیاتر دەبێت. چونکە لە ئاستی ئامانجە گشتیەکاندا هاوبەشیەکان بوونیان هەیە. ئەوەی پێویستی بەڕێککەوتنە بریتە لە چۆنیەتی کارکردن لە بارودۆخی دیاریکراوی ئێستادا. هاوپەیمانیەکی چەپ و سۆسیالیست لە کوردستان نابێت تەنیا ڕەمزی بێت، نابێت تەنیا ڕاگەنراوێکی هاوبەش بێت، دەبێت کارکردی سیاسی و کۆمەڵایەتی ڕوونی هەبێت. هاوپەیمانیەکی وەها دەتوانێت بە کۆمەڵگە نیشان بدات کە چەپ تەنیا ناو و ئاڵانیە، تەنیا ڕێکخرا و جیابوونەوە نییە، بەڵکو هێشتا دەتوانێت هێزێکی زیندوو بەرپرسیار و کاریگەر بێت لە ئاستی کۆمەڵایەتیدا. کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران 23 ڕەشەمەی 1404 هەتاوی